لەسەر ڕەزامەندی مەسرور بارزانی نزیکەی 4 میلیارد دینار بۆ پرۆژەکانی پەروەردە لە ئیدارەی سۆران تەرخان کراوە. هەموو هەوڵێک دەدەین لەگەڵ وەزارەتی پەروەردە، لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا، هەموو وەزارەتە پەیوەنددارەکانی تری حکوومەت بۆ ئەوەی ئێمە بتوانین پێداویستی بۆ دابینکردنی ژینگە و خوێندنێکی باشتر بۆ قوتابیانمان دابین بکەین. هەرچەندە بەشێک لە کەسوکاری قوتابیان و مامۆستایان تێبینیان لەسەر کەمی بینایان کۆنی و سەرخۆڵبوونی بەشێک لە قوتابخانەکان هەیە، بەڵام بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە حکوومەتی هەرێمی کوردستان دەستەوەستان نەبوو ئەم ساڵ چەندین پرۆژەی پەروەردە لە سنووری بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سۆران ئەنجام دەدرێت. لای خۆیەوە ئاکارە عالیشا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران بەیەک باسی ڕاگەاند. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی ڕەزامەندی داوە لەسەر خەرجکردنی بڕی 3 میلیارد دینار بۆ ئەو قوتابخانانەی کە سەریان خۆڵە و ژمارەیان 28 قوتابخانە دەبێت. ئێمەش لیژنێکمان بۆ چۆنیەتی ئەنجامدانیان پرۆژانە پێکهێناوە و بە پلانێکی گونجاو و ڕەچاوکردنی دۆخی ناوچە بە ناوچەی ئیدارەی سۆران پرۆژەکان جێبەجێ دەکەین. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران گوتیشی لەو 3 میلیارد دینارەدا 1 میلیاری بۆ دروستکردنی قوتابخانەی شەشپۆلی تەرخان کراوە. لەبارەی قوتابخانەی ئیسقەلاش کە لە کابینەدان ڕوونی کردەوە لەو شوێنانەی قوتابخانەیەکی هەژدەپۆلی بە ناوی دکتۆر فەرسە سۆفی دروست دەکرێت کە بڕیار بوو لە چۆمان ئەنجام بدرێت، بەڵام بەهۆی نەبوونی زەوی بۆ پرۆژەیە کە زۆر گەورەیە گواستومانەتەوە پەروەردەی سۆران و بۆ چۆمان دوو قوتابخانەی نۆپۆلی دروست دەکەین. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران زیاتر ڕوونی دەکاتەوە جگەل لەم 3 میلیارد دینارە ڕەزامەندی دراوە بۆ خەرجکردنی نزیکەی 1 میلیارد دیناری دیکە بۆ ئەنجامدانی پرۆژەکانی پەروەردە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. بەڵام ئێستا کێشەی پارەی نەختینە هەیە و دوای چارەسەربوونی ئەم کێشەیە ئەو بڕەپارێش دەخرێتە خزمەتی پەروەردە. بە یارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن. هەر شاد بن.